جەماعە چۆنن؟ هەموو شتێ باشە خۆشەویستان. ببوورن زۆر ماندووم بەڕاستی قەولی لایڤمدا و ئەوانە چونکە لە سەفەرام بەڕێگاوم لە واقعە بەڵامی تر وتم با دووسێ ڕۆژە لێتاندا بڕاوم وتم با هەندێک قسە بکەم لەسەر هەندێک شت کە لە مێشکمایە هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لای بگەێنم یا وەڵام بە کۆمەڵێک خەڵکی هەلووک و ئەوانە بدەمەوە. جارێبەر لە هەر هەموو شتێک خۆتان نەزانن من لە هەر شوێنێک بم دەرمانەکەی پاپای دایمە ئامادەیە ئەوە مناقشێکیان نییە بەخوا شاسەکەک یەخوا عافێتێ بێ خاڵە ئارام ئەحمەد بەو هیلاکی ئاوە بۆ خۆدا ئەنیشی لەگەڵ ئەو دوات لەنا قسەیەکی بۆیە کە بێتاقەت نەبن یەخوا ماڵەکە ئاوا بێ خاڵە ئارام ئەحمەد. ئازیزان بەداخەوە کە یەکێتی سەرڕای ئەوەی کە هەمووتان دەزانن دەیان کەس شەید کرا بۆ شارێک خەڵتانی خوێن کرا بەڕاستی کەچی دەست لە گرتنی خەڵک هەڵناگرێ و شەوانە و ڕۆژانە وەکو سەردەمی حیزبی بەعەس بەسەر ماڵانە وەکو چۆن سەردەمانێک کە من لەبیرم بێ زۆر جاران لە سەربان بە ئەدیداس و بە شەڕواڵەوە ئەخەوتین ئەمان و ئەگەر خۆخاسە و تەواری بێ بتوانین سوود ڕاکەین. ئێستا منتیقەی سلێمانی بە تایبەتی لەناو هەمان کێشەدان گەنجەکان ئەترسن شەوانە ناتوان بە ئارامی بخەون. من زۆر ئەزانم لە گەنجان ماڵی خۆیان بەجێ هێشتووە ڕۆشتون لە ماڵی دۆست و ناسەوانن ئەخەون ئەچن لە خۆیان ئەشارنەوە زۆر هەیە ڕۆشتۆ بۆ ئێران ئاوارە بووە زۆرێک هەن ڕۆشتون بۆ هەولێر و بۆ ئەمانە یعنی ئەم ئیشەی یەکێتی کە ئەیکا لە ناوچەی سلێمانیە بەڕاستی من لێی تێناگەم. یعنی یەک پیاو لەناو ئەم حیزبیان نییە بڵێ ئەوەی کە ئێمە ئەیکەین بەڕاستی کارە ساتە من نازئین تاکەی تۆ زیاتر لە سەدان کەسی لە زیندان تون کردووە کوناوکون بە شوێن خەڵکە ئەگەرن ئەیان گرن زەلام ئەزانم کە چوون گرتوویانە ئازیزان 22 سیارەی ئاسایش و کۆماندۆ ئەوانە چونەتە بە دەرگا و چوادۆریان ناوە اینجا گرتویانە باڵێ یعنی ئەمە بەڕاستی عیبە بۆ یەکێتی تۆ خۆت هاتووی تاوانت کردووە ئەو ترسە چییە لە ئێوە کە ئاوا لە خەڵک ئەترسن ئابۆ جۆرە ئەتانەوێت کە ئەم جەوی وەکو ڕۆژهەڵاتەکانیان خەفەقان و ترس و لەرزە ئاوا لەو دەڤرا ئێوە خۆڕاندوتانە. من ئەمەوێ بە یەکێتی بڵێم بەم ڕێگایەنە خەڵک قین ئەستوتر بێ بەرامبەرتان خەڵک زیاتر ڕقی لێتانە بێ ئێمەمانانیش زیاتر بەردەوام بین لەسەر ڕەخنە جدیەکانمان بەڕاستی ئەگەر ئاوا بکەن مەجبورین کە پەنا بە بەریتانیا بەرین بەڕاستی پەنا بە لاهای بەرین بەڕاستی مەجبورین کە دەیان هەزار واژۆ کۆ بکەینەوە بۆی کە شکاتان لێ بکەین کە ئێوە ئاوا لەو میلەتاکەن من پێم وایە ئەبێ ئێوە وازم بەربەرێ بێن لەواقع. کابرایەکتان گرتووە کە ئەمریکیە لە ماڵی لاهوری شەرجەنگیا بووە هیوادارم تەسلیمی ئێرانی نەکەنەوە چونکە من زانیاریم هەیە ئەگەر ئەو کارە بکەن یا کردبێتان بۆ خۆتان زۆر بەخراپ تەواوە بێ لەواقع و بە کولی ئەم یەکێتیە ناتوانن لەژێر ئەو کارە ساتەیە بەڕاستی دەربچێ و ناتوانێ وا بکە کە بە هیچ جۆرێک ناتوانێت قەرەبێ ئەو مۆزوعانە بکاتەوە. ئەمە خاڵێکە کە ئەبێ بۆ خۆی بەڕاستی یەکێتی عیبە بە لەوە زیاتر ڕۆڵی بەعز نەبینێ ئێمە بەعسیەکانمان بینی کە ئەوەی توانی کردی بەعسی بەڵام لە نەتیجەتان چی بەسەر هات و ئێوەیش لە کوردەواری قسەیەکمان هەیە ئەڵێ هەموو شتێک لە تەنیشیە ئەدڕێ بەڵام زوڵم و ستەم لە هینە لە ئەستوریە بەڕاستی ئەبچڕێ. ئەمە ئەو لایەنیان لایەنی دووهەم کە ویستم باسی کەم ئەویش مەسلەی درۆنەکانی ئەم بەیانیەیە. ئازیزانی ئارام ئەحمەد ئەم شتانە هەموو سیناریۆیە ئەمانە بێ ئەسڵە بەڕاستی هەر لەبەرەوەیشە کە کەناڵی هەشت کە ڕۆڵی تەلەڤیزیۆنەکەی مەجلیسی قیادەی سەورەی عێراق ئەبینێ سەردەمی حیزبی بەعەس هەر لە خۆش بڵاوە کاتەوە 23 سەعات ئەچێت لایە باو ئەیسەڕێتەوە کۆپیەکانی لەناو خەڵکە هەڵماون. ئەمانە هەمووی منیش بابەتێکم نووسی کۆمیدی سڕیمەوە لە واقعە عیبە ئەم درۆ دەرەسانە کاکە ئەزانی چۆنە ئێوە بوون بە مەلەوانە درۆزنەکەەوە یەکێتی باشە کەس باوەڕتان پێ ناکە کێشەکە ئەوەیە ئەگەر ڕۆژان ڕاستی شکن خەڵکەت باوەڕتان پێ ناکە ئەڵێن کە مەلەوانێک ئەبێت ڕۆژێک خۆیەکا بە خنکا و خەڵک یارمەتیایەتە دەرەوە
ماوەیە دوای ئەو هەندی زوو ئاکاتەوە وەرها چەند جارێەوە ئاکا لە ئاخرا ڕۆژێک لێ قومێ بە تەواوەتی کە ئەخەریکە ئەخنجیە هاوارەکە کەس ناچێ بەلایە وازان کەمە هەروەکو جاران درویان لەگەڵاکە کە ناچن دوایی کابرا ئەخنچێت و کۆتایی پێن ئێوەش بەڕاستی واتان لێ وەکو مەلوان دۆزەکانتان لاتوە وەکو یەکێک ئەوەیش شتێکە ویسم پێتان بڵێم خاڵێکی تر ئازیزان مەسلەی شاسوار و ئەوانەیە ئەم شاسوارە خۆی خۆتانە سامانەکەشی هەینی خۆتانی سەرانی یەکێتیە چی لەکەن ئەوە بۆ کەس بەڕاستی مۆزوع نییە بەڵام ئەرێ ئەو سروە گونڕوتە لەکوێ زەحمەت نەبێ ئەو هەمیشەدا ئەنیش قسەی زلزلیە کرد ئەی بۆ براکەی گیراوە ئێسا نەیتوانێت لە جیهانی عەرەبیا شتێ بکە قسەیە بکە نەیتوانێت یەک هەنگاو بۆ مۆزوعانە بنێ هیچ چونکە بۆچیش ئەویش ڕەنگە سێڕابێ بەشم براکەم تیا بچێ ئەم حیزبە بۆ خۆم بمێنێتەوە خۆی سەردەمەکە وای لاتەوە لەواقع ئازیزان خاڵێکی تر کە دوای ئەمەیە پێتان بڵێ ئەویش مەسلەی ئەو شانۆگەریە کە ناویان ناوە پاڤڵ تاڵەبانی سەرۆکی سۆشیال دیموکراتەکانی جیهانی عەرەبی و ئالم بابەتانەیە ڕەنگە هیچ کەسێ خۆی لە قەرەی ئەو مۆزوعە نەدابێ بەڵام من ئەمێ ڕاست پێتان بڵێم چۆنە یەکەم لە ڕۆژاتی ناوەڕاستە یا لە جیهانی عەرەبیە سۆشیال دیموکراتەکان هەر هەمویان سفرن یعنی نزیکن لە سفر بەڕاستی هیچ پایەیەکی سیاسی کۆمەڵایەتیان نییە هەمووتان ئەزانن ڕۆژاتی ناوەڕاست مەسلەی شەڕی غەزە و ئیسرائیل و مەسلەی ئیسلامی سیاسی و مەسلەی نەتەوەچێتی و ئەوانە کردوێتی بەژێرەوە ئەوەی کە لەو دەوڵەتە عەرەبیانەیە نرخ و بەهای نییە و ئەوەی کە نزیکە لە سفر لە پایەی کۆمەڵایەتیە سۆشیال دیموکراتەکانن یعنی هیچ نین بەنمونە ئەگەر ئێستا تۆ من بکەی بە سەرۆکی بڵین ئارام ئەحمەد سەرۆکی هەموو حیزبە سۆشیال دیموکراتەکانی جیهانی عەرەبی ئەڵێم وەڵا نایکەم چکە تۆ وایە سەرۆکی وەهم بیت باشە چونکە ئەمانە نین لە حەقیقەتا خۆشەویستان هەمووی وەکو چەپەکان دووسێ نەفەرەنسیان کردو بە یەکە هیچ جێگە و ڕێگەیەکیان نییە یعنی پاڤڵ سەرۆکی خەیاڵیە ئازیزان سەرۆکی هیچ نییە اینجا ئەمە یاسایەکیشیان هەیە کە تا ئێستا کەس باسی نەکردووە یاساکەش ئەوەیە ئەم کۆبوونەوەی بەناو سۆشیال دیموکرات و ئەلم بابەتانە لە هەر شوێنێ بکرێ هەر حیزبێک بیکە کەسی یەکەمی ئەو حیزبە ئۆتۆماتیکی بۆ ساڵێ بۆ 2 ساڵ ئەکرێ بە سەرۆکی ئەوەی کە پێڵەن سۆشیال دیموکراتەکان باشە بۆیە لە سلێمانی کراوە و یەکێتی بەڕێی خستووە ئیتر ئەبێ یەکێتی دابنێن خۆ سیستەمەکەی وایە یعنی خۆ پاڤڵ نە عەرەبی ئەزانێ نە سیاسەت دەزانێ نە حیزبایەتی ئەزانێ نە ئەزانێ سۆشیال دیموکرات چییە نە ئەزانێ زانست چییە خۆ هیچ شتێک نازانێ ئەو کابرایە حتا کوردیش نازانێت ئەزان کوردیەکەی هەر هەمووی سەقەتە لە واقع چ جای مەسەلەی عەرەبی هیچ شتێک نازانێ خۆم کابرایە بەڵام بە پێی ئەو یاسایی کە خۆیان هەیەە لە هەر شار و هەر وڵات و هەر حیزبێ ئەو کۆبوونەوەیە بکە ئۆتۆماتیکی کەسی یەکەمی ئەو حیزبە ئەبێ بە سەرۆکی ئەوەی کە پێڵەن سۆشیال دیموکراتەکانی جیهانی عەرەبی باش نییە یعنی ئەگەر بۆ نمونە حیزبێک لە هەولێر بیکردایە ئەوە سەرۆکی ئەو حیزبە ئەبوو بە سەرۆکی ئەم سۆشیال دیموکراتە لە میسر بکرایە لە نازانم قەتەر کرایە لەکوێ بکرایە هەر بە هەمان شکڵە کەواتە لەبەر ئەوە نییە کە پاڤڵ سیاسیە و کە پاڤڵ شتی پێیە و کە پاڤڵ شارەزای مێژووی سۆشیال دیموکراتەکانە و جێگە و ڕێگەی و ئیعتیبارێکی لە جێنی باز بەڕاستی بابەتەکەیشی ئەمانە نییە خۆشەویستان وەکو وتم هەر یاسای ئەوە خۆی وایە لە هەر شوێنە بکرێ و کەسێکن بە سەرۆکی ئەو دەستگای ئەویش بۆ چەنە بۆ ساڵێک هەتاوەکو 2 ساڵ ینی دەورە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەرویستم ئەوەشتان پێ بڵێم کە ئەمە واقعەکەیە هەچی ڕاستی هەیە لای ئارام ئەحمەد ئێوە توانین گوێ لێ بگرن ئازیزان ئەوە حقیقەتەکەیە اینجا باسێکی ئەو کوڕەی تەحسین شاوێسە نوری شاوێسە کێت خوا ئەو کابرایە ئەوەی کە جاسوسی یەکێتی بوو لای لاهوری شاجەنگی و ئەم ئێوارەی ڤیدۆیشیان بۆ ناردن تا گوێ لەوانە ناگرن بەڵام هەندێک سەرخەتیان پێوتم کە وای تو ئالم بابەتە ئەم حەقم بەسەر ڤیدۆ فشەڵەکان وێنێ ڕاقەتەوە بۆ مۆزوع نییە بەڵام کێشەکە ئەوەیە کە لە جێگەیەکە وتوێتی گوایە تەخوینی پێکراوە ئەم قسەیە فێربوون ئێسا تەخوین چییە کاکی خۆ جزمە هەر جزمەیە باشە کالە هەر کالەیە ئەمەی لەبەر منایە ئەم تیشێتە هەر تیشێتە هەر کەسە ناوی خۆی ناوی خۆیەتی تۆیش کەسێکی شڕەخۆری وە کەسێکی هیچ ئیعتیبارێکت نییە وە کەسێکی کە هیچ جێگە و ڕێگەیەکرد نییە
لەبەرەوەی کە کەسانی لاواز و بوو دەڵە و هیچ لەبارە نەبوون هەر ڕۆژە لە شوێنەکان تۆ یەکێتی بووی بۆچی بۆ لای لاهوری شێخ جەنگی بۆ ئەچی بۆ لای بەرەیگەل لەبەرەوەی کە یەکێتی حسابی چڵەپوشێکیان بۆ نەکردویت هاتووی بۆی لای لاهور بتوانی شتێ بە شتێ بکەین بەشتم سەرنجی یەکێتی و پاڤڵ و قوبات ڕاکێشی بڵێن وەرەوە بۆ لای ئێمە تەنها تۆ بۆ ئەمە ڕۆشتی ئەوە کردووە کاتێکیش کە لاهوری شێخ جەنگی تۆ کا بە وتەبێژی بەرەیگەل تۆ پێی ئەڵێ ئەگەر بەڕەسمی نەمکەن ئەوە ناکەم و ئەوانە بۆچیش بۆ ئەوەی بەڕەسمی بیکا بۆ کە بەڕەسمی بۆ ئەکا ئەچی ئەو ڕسمیێتە ئەبێ بۆ لای پاڤڵ و قوبات ئەڵێ ئەوە تا بووم بە نوێنەری ئەوان و وتەبێژی ئەوان و ئەبێ بەشکم ئێوە شتێکم بۆ بکەن وەرمگرنەوە ئەمە ناپیاوی پێڵێن کاکە خۆمە ئەمە تەخوێن و شت نییە ئەمە پێڵێن ناپیاوی ئەمە پێڵێن نامەردی من حەت تێناگەم لاهور تۆی بۆ چییە من کاتی خۆشی چەند جارێ سەر ئەوە ڕاوەستاوم ئەزیزانی ئارام ئەحمەد نەوشیوام سەفا چی لە دەورا بۆ و سەرکەوتی کوبەوا بوون کۆمەڵی خەڵکی فاسد و هەرچی و پەرچی و لاتولوت و ئالەم بابەتانە چونکە خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی زانا و خەڵکی خاوەن کەسایەتی لای خۆیان وەرناگرن بۆ ئەوەی هەر خۆیان باڵا دەست و ئەوە بۆ بن ئێستا پاڤڵ تاڵەبانی بە حەیاتی پاڤڵ تاڵەبانی خەڵکی خاوەن عەقڵیەت و خەڵکی بەتوانە و خەڵکی خۆشەویستی ناو کۆمەڵگا و ئەمانە وەرناگرێ لای خۆی پێویستی بەمە نییە خەڵکی هیچ و پوچێوێ خەڵکی پیاوکوژی ئەوێ خەڵکی نەخوێنەوار و ناحاڵی ئەوێ خەڵکی گەمژە و توڕەهاتی ئەوێ هەر بە هەمان شکڵە لاهوری شێخ جەنگیش کە کاتێک ئەمەشی بەسەرانە هاتبوو ناڵێم هەر هەمویان بەڵام زۆربەی زۆری ئەوانەی کە لە دەوری بووە هەمووی خەڵکی لاتولوت و ئەمانە بوون بەڕاستی خەڵکانێکی بە مەسلحەت دوای کەوتون من سەفەرە پێم وتم بابە تۆ نابێت کەس قبولکە کە بە پارە دوات کەوێ ئەوەی کە بە پارە دوای تۆ بکەوێ کێ پارە زیاتی باتێ ئەچێ بۆ لای ئەو باشە لەبەر ئەوەی ئەم کەسانە وەکو لاهور وەکو پاڤڵ وەک نەوشیروان وەک فڵان بوو ئەوەی تەنها خۆیان هەبن وەکو ئەشخاصێک لەناو ئەو حیزبە گروپە ئەلەم بابەتانە هەمیشە خەڵکی خێڕی کۆکەنەوە لە خۆیان خۆشەویستان خەڵکی محتەرەمیان ناوێ خەڵکی خوێنەواریان ناوێ ئارام ئەحمەدیان ناوێ خەڵکی شەریفیان ناوێ ئەمانە بەخوا بە توورێکی قوڕاوی نایانەوێ ئێستا من بڕۆ بم بە یەکێتی منی ناوێ پاڤڵ تاڵەبانی قوبات تاڵەبانی منی ناوێ کاکە خەڵکی هەرچی و پەرچیەوێ خەڵکی ماستاوچی و ئەوێ نایەوێ لاوی شێخ جەنگیش هەمیشە خەڵکی پاتاڵی ویستووە خەڵکی هیچ و پوش دوو لە ڕووی ئێوە ویستوێتی کاکە من چەندین کەسە ناسم کە کەسانی نزم و بێشەخسیەتن هەمووی لەگەڵ لاوی شێخ جەنگیا بوون کاکە ڕۆژێ لایەتی ڕۆژێ ڕاکە ڕۆژێ ئێن بۆ لای ڕۆژێ ئەڕۆن بەم لا ئەو لایە من ئەسڵن لە پاڤڵ و قوبات تێ ناکەم ئێوە خەڵکی وەکو ئەمەتان بۆ چییە ئەمریکا ئەم ئێوارە قسانەی کردووە خۆش نازانم بەڕاستی ئێوە ئەمەتان بۆ چییە ئەم کێشاوەی سە نازان چی ئێوە ئەمە لە لای ئێوە بێ یا لا لاهور بێ یا لای پارتی بێ یا لای شاسوار بێ ئەمە چ قەدر و قیمەتێکیە کاکە من لە پاڤڵ و قوبات تێ ناگەم لە لاهوریش تێ ناگەم کاکە من تێ ناگەم ئەم شاوەیسە لە لای هەر کامێکتان بێ چ قیمەتێکی هەیە چ ئەزژێکی هەیە کێ ببۆنەی ئێوە دوای ئێواکەیە کاکە هەموو حیزبێ ئەگەر عەقڵی سیاسی هەبێ و ئەگەر ئەخلاقی سیاسیشی هەبێ ئەبێ ئینسانی بەخاوەن شەخسیەت خوێنەوار خاوەنی کەسایەتی وە کەسانێک کە خەڵخۆشی بوێ خۆشناو بێ بنمونەوەکو کاگارا مەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێست ئەمانە لە خۆی کۆبکاتەوە ئەو حیزبانە بەڵام ئەم حیزبە تۆپی و مردوانە ئەچن خەڵکی خێڕی لە خۆیان کۆکەنەوە پاشان ئەم کابرایە لە لای یەکێتی بۆ چۆ بۆ لای لاهور لە لای لاهور ئەچێ بۆ لای یەکێتی عیبە بە پاڤڵ کاکە ئەمەتان بۆچی ئێوە من پێشنیارم بۆ پاڤڵ و قوبات هەیە ئەگەر ها بۆ دەباشن ها بۆ لای ئێوە ئەگەر پیاون ئەگەر بەڕاستی خاوەنی کەسایەتین یەک شەقیتیان بڵێن با بڕۆ بەلای تۆ من ناوێ ئێمە تۆ چی تۆ شاوێست تۆ چی دیکێتی بیان یان فڵان فیسادی کاکە تۆ چی زیاکە ئەگەر بەیانی لای یەکێتی بی چی لێکێتی زیاکە من تێ ناگەم چی لە لاهور زیایەکە چ کەسێ ئەوەندە ئەحمەقە بە بۆنەی هینەوە ئەم کابرایەوە دوای لاهور کە دوای یەکێتی کەوێ کێ ئەم کێشاوەیسە کێ دوای ئەوەکە کاکە وەڵا کەس اینجا شتێک هەیە کە پێویستە ئینسانی ئەخلاق بیزانێت ئێستا من وەکو ئارام ئەحمەد لە ڕاپەڕینەکەوە من دژایەتی بەرەی کوردستانی پارتی یەکێتیەکەم بە هەزاران هەزار لایڤم هەیە بە هەزاران هەزار وتارم هەیە باشە دژی یەکێتی و پارتی ئەوم کردومە بەیانی ئەگەر من بڕۆم ببم بە یەکێتی بنمونە باشە مەرد نیم ئەگەر یەک گوشەی خۆم بسەڕمەوە پیاو نیم ئەگەر یەک ڤیدیۆی خۆم لا بەم بەڕاستی باشە
ئەگەر وا بکەم بەڕاستی لە لوتکەی نامەردی و بێشەهامەتیان ڕاوەستاوم. من دەبێت شانازی بکەم بەو ڕابردووە کە خۆم هەمە، چونکە قەنەعەتم پێ هەبووە بەڕاستی. باشە، بەڵام ئەمانە چونکە پیاونین ئەچێ بۆ لای پاڤڵ، ماوەیە لەگەڵ پاڤڵ دەسەکاتە ملی و بە قوربانی کاک پاڤڵ و پاڤڵ سەرۆکە و ئەوەیە، ئەنجاشێ بۆ لای قوبات کۆمە ڕسمشی لەگەڵ کاک قوبات ئەوە کە ئەچێ بۆ لای لاهور ئەچێ هەموو ئەمانە ئەسرێتەوە. خوا ئەمە پیاوەتیە، ئەچێ هەمان ئەسرێتەوە. اینجا ئەچێ بۆ لاهور ئەبێ بە مەسینە هەڵگری لاهوری شێرجەنگی لەگەڵ کاک لاهورە ئەڕوا بۆ ئەملا بۆ ئەولا ڕسمەگرێ ڤیدیۆەکە سەرۆک لاهور ئەوەیە باش نییە. کە لای لاهور نامێنێتەوە بە ناویکەتی ئەچێ هەموو ئەو ڕابردووانە هەمووی ڤیدیۆ ڕسمەکان ئەسرێتەوە. ئەمانە پیاونین بەڕاستی کاکە، ئەمانە پیاونین، پیاو ئاوا ناکە کاکە، ئینسانی مرد ئاوا ناکە کاکە. باش نییە من لەگەڵ هەر کەسێکە بەیانی لەگەڵ پاڤڵ تاڵەبانیە ڕسمێکی لەگەڵا بگرم کە شوێن دانیشم کۆفیە خۆنە بەیەکەوە. باش نییە بڵاوی بکەمەوە پیاو نییە بە حیاتی پێمدا باو ڕسمە. باشە چۆ قەنەعەتم پێی بوو لەگەڵی دانیشتوم و ڕسم لەگەڵ ئاگرتەوە بڵاوم کردوێتەوە ما خاوەنی متەواو بڕۆم ببم بە پاتی ببم بە حسک بڕۆم بە نازان بم بە هەرچێ ئەو ڕسمە ناسڕمەوە بەڕاستی، چونکەوە مێژووی منەوە، ئەوە ڕابردووی منە، ئەوە دانیشتنێک بووە کە من لەگەڵ ئەو کەسا کردومە جا پاڤڵ بێ قوبات بێ لاهور بێ فڵان ئەم بابەتانە بێ بەڕاستی. باش نییە بەڵام ئەمانە چونکە پیاونین، چونکە ئینسانی جەبانن، چونکە ئینسانی بێشەهامەتن، ئەم شاوەیس و نازانم ئالم بابەتانە هەمیشە ئەمە ئەخلاقیان بووە. اینجا ئازیزان هەمیشەش ئەمانە یا بە دوای سێکسا گەڕاون یا بە دوای پارا گەڕاون. باشە پاڤڵ پارەی باشیان باتێ لەگەڵ یا ئەڕۆن، قوبات پارەی باشیامەتە لەگەڵ یا ئەڕۆن، لاهور بیانتی ئەچن بۆ لای ئەو، لای ئەو نەبێ ئەچن بۆ لای ئەو. کاکەمانە کەی پیاون کاکە گۆڕان دەیان کەسی هێنا کردنی بە وەزیر و گزیر وەکو سیروانی نازانم کێ عەبلانە نازانم ئالم بابەتان هەموو ناوە قۆڕقۆڕە و وەکو نازانم مەسعود حەیدەرەکان و ئەوانە هەموویان خوێڕیشون بوون بە پارتی کاکە گیان. ئەمانە کەی پیاون ئازیزانی ئارام ئەحمەد. باشە ئەم کابرایە کە ئەڵێ وەڵام من تەخوینم پێکراوە، تەخوینیشی بابە تۆ هەر خۆت چیتەکە، تۆ هەر خۆت دەموچاوی این تەخوین کاکە، تۆ هەر دەموپڵی لە تەخوینە چێ، تۆ هەر کەسایەتیت دە تەخوینە چێ کاکە، تۆ ڕابردووت و ئێسە و ئایندەت هەر خۆی خودی تەخوینە. ئایلەوە تۆ خۆت یعنی تەخوین چییە تەخوینی پێەکەن؟ ئەگە تۆ سبێنێ بێ قسە بە ئارام ئەحمەد بڵێیت ڕاستە تەخوینم پێەکەی باشە، چونکە من وانیم بەس تۆ خۆت دەموچاو تەخوینە کاکە. باش نییە هەموو مێژووی تۆ یعنی تەخوین یعنی بێحورمەت کاکە گیان. تۆ ئەگەر هەزار شەقتی هەڵبەن ئەبێ هەر مەمنونیش بیت. تۆ چیت ڕسووە؟ تۆ چی تا بڵێ وڵا کاکە ئەلەساس تۆ زۆر پیاوی زۆر خاوەن کەسایەتیت. کورە ڕۆڵە ئێوە دەوری لاهورتانە بۆیە ئاوای لێ هات. لاهور جێ لە چوار پیاوی محتەرەم و باشیش نەگرت، ئێوە گوێتان لەوانە کرد. لاهور قەسەم بەخوا من بچوومایە بۆ ئەو لای لاهورە خۆشەویستان بە گۆڕی حاجی عەلی باشە، بە گۆڕی ئەو شەهید ئارامە، بە گۆڕی ئەو کاک ئازاد هەورامیش کە من ئەوانم زۆر لا پیرۆز و مقەدەسە باشە، حتا بە گۆڕی کاک فوادی مستەفا سوڵتانی من بچوومایە بۆ لای ئەو لاهورە، ئەو لاهورە منی قبوڵ ناکرد. باشە بە قورئان منی قبوڵ ناکرد. باشە واللهی منی قبوڵ نەئەکرد کە لەگەڵیانە ئیشکەم وەکو بەرەی گەل و ئالم بابەتانە. باشە کاکە بۆ لەبەرەی ئارام ئەحمەد بە عەمەلی ئەو نایە. باشە چونکە بۆ ئەو خەڵتەیەوێ خەڵتە خەڵتە نیم کاکە گیان بەڕاستی بە من ناکرێ ئەو مۆزوعانە کاکە. بۆیە خۆشەویستانی ئارام ئەحمەد دامەنیشن قسەی قۆڕ بۆ خەڵەکەن وەڵام تەخوینەکەن و کۆرە وەڵا سەدبارەیەکەم و قەسەم بەخوا تۆ لە ناوێکێتیا هەر دەموچاو تەخوینە، لای لاهوربی هەر تەخوینی، بەیانی بێ بۆ ئەمریکا هەر تەخوینی، حیزب دروستکەی هەر تەخوینی، دەموچاو هەر لە تەخوینە چێ تێگەی کاکە بە ئەڵڵا ئالیا ئەنووسم تەخوین لەگەڵ دەموچاوی توە یەک زەڕە جیاوازیان نییە. تۆ چیت؟ بۆیە لێرەوە من داوا لە پاڤڵ و قوبا دەکەم ئەم خەڵتانە ئەم خەڵکە سووکانە لابن کاکە. چەند ژنێک هەیە من تاوان ناوی ئەو ژنانە نابم تااقەتم نییە، چونکە بۆچی لەبەرەوەی ئەوانە من هینم ناون فیفی عەبدە، ئەوانە فیفی عەبدەن خۆش ئەوانە فیفی عەبدە ناسن، ڕاقسەیەک بوو لە جیهانی عەرەبیەوە تا ئەیناسن. ئەو نۆ ئەژنانە کۆمەڵێک چەند کەسێکی فیفی عەبدەن. باش نییە ئەم فیفی عەبدانە خۆشەویستان ئەچێ بۆ لای لاهوری شێرجەنگی کاک لاهور پۆڵایە نازانم ئاسنە شاخی قەندیلە لوتکەی لە نازانم ئاسە هەر لە خۆ دەسەکە بە فڕوفیشەڵ دۆدە لەسەر شیعنی بۆ هێنێتەوە کاکە. کە لاهور ئەکەوێ بەلایە بە نمونە لاهور خراب بوو حوشەکەی خوار بوو ئەمەی وابوو ئەوەی وابوو دەقەسەم بەخوا ئەو فیفی عەبدەیە جات لاهوری شێرجەنگی هەشەرە خێرێکی لێی بگرە، بەڵام لە مەسائل ئەخلاقیا زۆر شەریف بووە لاهوری شێرجەنگی قەت تاقەتی ئافەت و مافەتی نەبووە. قەسەم بەخوا ئەو لاهورە بیویستایە ئەوانەی جێرەیەکە لەسەر سم و لەسەر لە هەموو شتەکان. باشە خۆیان بەری ئەو لاهورە بە گۆڕی ئەو حاجی عەلیە، ئەو لاهورە خۆی
ئەو لاهورە ئەگەر وەکو پێم وتن چکە لاهور بەدەداچوونم کردووە لە مەسەلەی ئافرەت و سێکس و ئەخلاقە ئینسانێکی زۆر شەریف بووە باش نیوەکو ئەوانەی تر نییە وەکو مەسئولەکانی یەکێتی و پارتی و عالەم بابەتانە تێگەی مەسئولی ژوایە مەسئول بازانی بۆ مەسائلی ئافرەت پیاکی بە ئەخلاقە باشە بەڵام ئەگەر ئەو لاهورە وەکو ئەوانەی یەکێتی بۆیە بۆ ئافرەت قەسەم بەخوا ئەو فیفی عەبدانە شەو ڕۆژ بۆ لاهور ئەکەوتن ئەی وەرە بۆ خۆ لێ خوڕە دەشتە باشە ئێستا کە لاهور وای لێ هاتووە اینجا لاهور شێو ئەوەیشی ئەمانە فیفی عەبدەن باشە خۆشەویستان فیفی عەبدەکان ئاوان باشە من داخەکەم کە پاڤڵ و قوبات تۆ فیفی عەبدە بۆ چییە بۆ یەک شەقیتی هەڵنایی بڕۆ بڵێ هەی سەر ڕشتکنی چاوە ئەڵێ شایانی قوماربازە چاوێ تۆ چی ئاواکەی بەم لاولایە تۆ لاهور بیوتایە دای یەکسەر ئەو کەند باش نییە حەد داکەی بوتایە یەکسەر کەنرابوو باش نییە تۆ ئەمانە بۆ چییە پاڤڵ و قوبات بخۆتان ئەڵێن بۆچیتانە بە شەرەفم لێرە بە پاڤڵ تاڵەبانی ئەڵێم بە قوبات تاڵەبانی ئەڵێم سوێن بخوا بەیانی ئێوە بەلا بکەون کەسێکی تر بێتە شوێنەکەتان ئەم فیفی عەبدانە ئایدا پاڤڵ چەند خراپ بوو خوبات ئەمە بوو وایان کرد ئەمانە ئەوە بوون یەکسەر ئەوە فیفی عەبدە قاعیدەی وایە بابە ئینسان کە سۆزانی بوو کاکە سۆزانی سیاسەتیان نەوتووە بابە سیاسەت باز کەسێکی وەکو ئەو گریلایەنن کە لە شاخ لە قەندیلە چەندین ساڵی گیان بازی یەکەن کاکە ئەوانە ئینسانی سیاسین ئەو ئینسانە شەریفانەی کە لە فەڕەنسا لە پاریسا ترۆرکران بەدەستی تورکیا ئەوانە ئینسانی سیاسین تۆ کۆمەڵی فیفی عەبدە هێناوە بەرداوەتە سۆشیال میدیا پاڤڵ و قوبات ئەدەوێت ئەمانە دیفاعی لێکەن بەچی بەخوا ناوچیان ناکرێ بە قوربانێ بوون ئەمانە هەر خەریکی دەگردان بە قوربانی تۆ بوون ئەمانە خۆ شەو ڕۆژ دەمیان تایەتی شەو ڕۆژ دەستیان پێوەیەتی ئەڵێ سوکانی سیارەیە ئەمانەتان بۆ چی ئێوە ئەم فیفی عەبدانە کاکە بەخوا عیبە عیب وەڵڵا عیبە بەخوا بۆ لاهوریش عیبە فیفی عەبدەکان ڕسمی لەگەڵا بگرێ کاکە بە ئەڵڵا بڕۆمە هەر وڵاتێک بەس مەگەر ژنەکە نەناسم یا پیاوەکە نەناسم بزانم ژنەکە فیفی عەبدەیە نام ڕسم لەگەڵا بگرێ باش دیزانی ئەڵێم داوای لێبوردنەکەم بەڕاستی کاتم ڕسم لەگەڵ تۆ ناگرم من تۆ فیفی عەبدەی باشە بەڵام ئەمانە کاک لاهور ئەچێ فیفی عەبدە ڕسمی لەگەڵا گرێ دوایش ئەچێ جوێن بە لاهورەیە ئەچێ بۆ لای قوبات کا قوبات ئەوەیە فیفی عەبدە ئەچا بۆ لای پاڤڵ ئەمانە تیان هەڵن کاکە ئەمانە کاکە پاڤڵ کاکە قوباتی عەزیز چاوەکەی ئارام ئەحمەد ئەمانە کۆمەڵی ئینسانی هەرچی و پەرچین ئەمانە خوێڕین ئەمانە کاکە ملومپنن ئەمانە بەس بۆ پارە ئێوەیانەوێ ئەمانە ئینسانی خوێڕین کاکە بەیانی قوبات تۆ لێو قەومێ فیفی عەبدەکان پەلامار ئێن یەکسەر بەخوا من دشتانم بەیانی قوبات تاڵەبانی تۆ بەرامبەر بکرێ کە بەلاهوکرات بەخوا دیفاع لێ یەکەم کاکە بەڵام فیفی عەبدەکان یەکسەر ئەچن دیفاعکەن لە نەیارەکەت کە هێتە شوێنەکە بەڵام من بۆ تاوارەکەم کاکە چونکە من ئەخلاقم هەیە ئەخلاق کاکە جا من ئەمانە نیم بە قوربان من ئیتر کاتان ناگرم تەنها ویستم ئەو حەقەتانە بە ئێوە بڵێم ئازیزانی ئارام ئەحمەد لەگەڵ خۆشەویستیم بۆ هەموو لایەک ئیشەڵڵا با سەفەرەکەم تەواوی هاچەند چڵک و پڵکردم ئەمنە لە سەیارا بووم و ئەوەندە ماندوو ئەوانم و بێخەوی و ئارام بابەتانە ئیتر لە چەند ڕۆژی ئایندەیە کە هاتمەوە وێمەوە خزمەتان بۆ قسە و باسەکانی خۆمان ئەیکەین اینجا لە کۆتا قسەکان بە پاڤڵ تاڵەبانی ئەڵێم ئەدە دەکاکە واز بێنە ئەمە چییە کاکە تۆ بە ژەهر کوشتمیان ئەرە کاکە قەنازویسی بم کوژێ ئەرە وڵات درۆنی ئۆکرانیا دەکاکە واز بێنە تۆ نەخۆشی تۆ پەتیارەی تۆ تەواوی کاکە کورە وەڵڵا بە شۆر تۆ لە سلێمانی پیاسەکە زەلام نایە بەداتە تۆ بۆ کوژێ پاڤڵ کاکە بەخوا کەس نایە بەداتە ئەزانم هەر لە خۆ تووشی واهیمە بووی تۆ تووشی تەوەهوم بووی تۆ پێت وایە هەموو دنیا وەکو ئەو برادەرەی من کە بە نووسینە نووسیم ئێسێ بۆتانە ژێرمەوە اینجا کۆتایی پێنەوە بیرم کۆتەوە برادێکمانە بوو کاتی خۆی لە کەم پابەیە کۆبوون دوای چوو بۆ ڕۆتەردام چەند 5 ساڵ 10 ساڵی پێش و تەلەفۆنی کاگەرە بەڵا حەزەکەم بۆ بینم من نەمزانی کابرا تووشی نەخۆشی دەرونی و نەفسی و مێشی و ئالم بابەتانە بووە وتم وەڵا کاکە پێم خۆشە بۆچینە منیش لە داناخم وەرە بۆ لام لە خزمەتە وەڵا هات بۆ داناخ و بڵای قەبابخانەکە و ئەمە چەند ساڵ بەر لە ئێستا ئەوە وەستابی قسەمان نەکرد هەلە خۆ بە هێواشی قسەیە کرد وەکو شتی مخابراتی مشتی نهێنیم نییە کاکە وەڵا ئەو زەلامە ئاگا لێ وتم کام ئەو هۆڵندی هۆڵندی لەلا وەستا بوو نازان دەستێکە بەلووتیان نازان ڕێگی چی بوو وتم وتی ئەوە بەدوای من کەوتووە وتم بۆ وەختشێ بەسەر تۆ ئەیناسیتی نایناسم ئەو مخابرات و شتە و شوێن من کەوتو ئەوانە ئەیانێ من کوژن ئۆکەی باش
یەکتۆزیکەی پێشویشی لە لاوڕێی وتی ئەوەش ئاگا لێبێ ئەوەش مخابەتی نازانم CIA نازانم چی ئەوەش بە شوێ منەوەیە کاکە حەوهەش کەسی کرد بە CIA و KBG و نازانم موساد و دار و بەردوو ئەمانە ئەرێ ئینجازەت با بەمە داماوە تێک چووە بەخوا قوڵ بەسەرە ئەمە بۆیە ئاواکە وڵایەتە میش بە وەسعەکە زانیم کە ئەو ئەمانە ئەو کاکە شەوانەیەنە سەرم و ئەیانوێ بمکوژن و ئاوا ڕائەکەن لە کۆڵانەکە و ئەلەم بابەتە لە هۆڵەندا قوڕم بەسەر من 4 ڕقم من پێ ئازانی ئارام ئەحمەد لە مۆبایلەکەم لێ ئێم بە 3 دقیقە پۆلیسێتە سەرم بە 3 دقیقەی پێچێ پۆلیس ئێستا لام حازر دەبێ لە هۆڵەندایان کاکە ئێستا ئەگە بڕم بۆ ئەڵمانیا بڕم بۆ هەر شوێنێ ئەو 4 ڕقمەم لێە یەکسەر پۆلیسی هۆڵندا پەیوەندیەکە بۆ نمونە من ئێستا لە ئیسپانیان بۆی دابنین باشە پۆلیس پەیوەندیەکە پۆلیس ئیسپانیا وەرە فلانە کە دە فلان شوێن ئەوە بێ کەچی ئەو داماوە ئەی وەڵا کاکان کوژ وڵایەتە هیچ تخوا حافیزیم لێک ئەڵا فەتێکی پێش سێکم تخوا کەوتە سەر جادە و هەر خەریکە جگەرە کێشان و ماڵی نەما ژیانی نەما ئیتر بدیان بۆ شێتخان و شت جا ئەمە پاڤڕ ڕێگوای لێ هاتووە کاکە بە قورئان ڕێگوای لێ هاتووە هەر دەخۆڵێ ئەمە کوژن کوڕ کێ کوژێ کاکە ئەی هاوار کاکە ئەگەر ئەو کوژێ کاکە وەرە منیەوە بۆ سلێمانی بە قوربان من ئاگام لێتێ بە قورئان ناڵم بکوژن کاکە تێگەی ئەمە چییە لە خۆی تەقەنادەقەیە درۆنی ئۆکرانیا خۆی نیوەی خاکی لەدەستداوە بەدەست رووسیاوە بووە بە قەشمەر باشە ئەڵێ سەگەکەی نازانم چییە بەس کلکی ماوە ئۆکرانیا ئیشی چییە بە تۆ درۆن بێنێ بۆ کوشتنی بەس با من تێ بگەم کاکە ئەی ئەو درۆنە بۆی هێنێ بۆ سەر دەباشان بۆ نایبا بۆ سەر خامنەیی بۆ تاران کاکە بۆ نایبا بۆ سەر فڵانە کەسی سوزانم سپای پازاران لە لەولامەریوان و سنە و کرماشانەوە بۆی هێنێ بۆ تۆ من ئەوە تێ ناگەم کاکە باشە واز بێنە کاکە ئەدەوێ خۆ بەوانە زلکەی بەخوا بەوانە بەس ناشرینە بیت لە ئارام ئەحمەدی وەرگرە لەبەرەوە عیبە سمی بێ کاکەشە ئەو ئەمە ئیدعایانە مەکە کاکە مەڵێ ئەم کوژن و ئەژەهر خواردو کرام و قەنازویسی وام لێکا و بە تیر و کەوان نازانم ناوی چیت خوا جاکیشان ویسی وام لێکا و ئەمە دانێگە بوو ئەم کۆریەکان نازانم چیان نابوو بە تیر و کەوان ویستی لێم بدا و ئەمە چییە کاکە گیان دا عیبە برا وەڵای حەیامان چوو بە قورئان کاکە پاڤڵ وا مەکە بەیانی بڕۆم جنسیەکەم تەسیم کەم و بڵێ من کورد نیم لە داخی تۆ کاکە وا مەکە بە قوربان بەس کەس نایە بەلاتە خەمن من کەفاەتی دەکەم یا قەسەم بەخوا مێش پێێتەوە نانیشە بە حیاتی خەمن دەی خواتان لەگەڵ ئازیزان تۆزێکش قسەی خۆشم بۆ کردن ئەم شەویش هەرمشە لە خزمەتان ئەم بەڕاستی خۆشەویستانی من هیوادارم کە ئاسوودە بن هیوادارم لە خۆشییا بژین و داوام لە پاڵ تاڵەبانی خوبا تاڵەبانی ئەوەیە واتە خەڵکی کوردستان بێنن تعداکردن بەسە کوڕی خەڵک مەفرێن مەشتنە سەرماڵان ئارامیتان لە خەڵک شێواندووە خەڵک هەمووی ڕائەکە خەڵک هەمووی ئەترسێ باش نییە کوڕی ئەو کابرا سوولەتان گرتووە کوڕی شێخ جەعفەرتان گرتووە بیکوژن تا شێخ جەعفەر هاتەوە گرتی بە ماساوکردن بەسە ئەم تعدایە کاکە بەسە یەک کەستان بۆ خۆتان نێشتەوە کاکە پاڤڵ و کاکە قوبات کەستان بۆ خۆتان نێشتەوە سوێن بە ئیلاهی نزیکەکانتان ڕقتان لێتانە بۆ وە ئەکەن کاکە بۆچی وە ئەکەن کاکە باش نییە بۆ وە ئەکەن دەی خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و حورمەتم بۆتانەیە بە هیوای دیدار لە هەر شوێنێکی ئەم دنیایە بم لای من سەفەر و ئەوی ئۆڵەندیەڵێ فەکانسی و هۆلیدەی و ئەمانە نییە کاکە گیان من لەگەڵ گەلەکەمان لەگەڵ خەمی گەلەکەمان بەڕاستی بڕۆمەش خۆشین شوێنی ئەم دنیایە خەیاڵم لای ئێوەیە تازە ئەوام لیاتەوە بەڕاستی کاکە لە هەر کەسێ تعدا لە ئێوە بکە لە هەر گۆشەیەکی ئەم دنیایە بم یەم ئەو کەسە ئەەکەم بە قەشمەر کە تعدا لە ئێوەکە لە یەک مناڵی کوردستان بەڕاستی هەتا ئەو ڕۆژێ ئەمرم هەموو تەمەنم سەرف ئەەکەم لە پێناوی ئازادی خەڵکی کوردستانە تعدا لە هەر کەسێکرێ من برای ئەو کەسم باشە قەسەم بخوا خەڵک ئەزان تەوهینم پێکا و سوکاتێکا و ئەڵم باوتان بەڵام بۆ مۆزوع نییە قەسەم بەخواتە لە جیاتی ئەو لاهوری شەرجەنگیە پاڤڵ بوایە قوبات بوایە فلان بوایە من هەمان هەڵوێستمە بوو ڕاستێ باش بەویزانی بۆ من یەک زەڕە فەرق ناکە کاکە من هەمیشە ژوتومە هیچ کەسێک لە سیاسیەکانی کوردستانە باشە من لە خۆم بە پیاوەتری نازانم باش نییە هیچ کەسێک لەوانەیە کە لە سیاست دەکەن لە باشوورە لە دایکیان نەکەوتنەتە خوارەوە ئارام ئەحمەد پیاویان بێت باش نییە کەس ئەو پیاوە نییە ئارام ئەحمەد پیاوی بێ هیچ کەسێ لە دامێنی دایکی نەکەوتە خوارەوە ئارام ئەحمەد پیاوی بێ چونکە لە مار هەمویان پیاوترم لە هەرچی سیاسی باشووری کوردستان هەیە لە هەمویان شەریفترم لە هەمویان دەست پاکترم لە هەمویان ڕابردوون گەشت و پاک و ئەلم بابەتانەیە قەسەم بەخوا کۆمەلگای باشووری کوردستان ئەو کوردستانە یەک چڵی داری من نەمشکانێتەوە بە حیاتی زەرم پێ نەگەیاندووە لە ژیانمە کاکە قەسەم بەخوا گەڵایەکیم لێ نەکردوێتەوە هی ئەو کوردستانە کاکە
با باشە ڕاستی بزان ئەلا شەڵق ناشینەچی کەن سەرم کاکە تۆزێ یعنی کەمە گەشتەکەن سم تۆزشی قۆز بێت تۆزە قۆزم کاکەکە ناشین مەکەن تەپلەیەکی یاوە بەسەر ماماڵا بێت چۆن وا بێ کاکە دەی خواتان لەگەڵ عەزیزان بەخێرن عەزیزانی من خواتان لەگەڵ بێت